مامۆستا بەنسبەت ئەوەی ئەگەر یەک خۆی بکوژیتن بڕۆیە سەر قەبران و نوێژ لەسەر بکەی هیچ حکومەتی هەیە ئەوە یان ئاساییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نوێژی لەسەر چەند کەسێک نەکردووە، وەکو خۆی نوێژی لەسەر نەکردووە، بەڵام ئەمری بە سەحابەکان کردووە کە نوێژی لەسەرکەن. یەکێ لەو کەسانە کە قەرزار بێت و یەکێک کە خۆی کوشت بێت. ئەمە لەبەر ئەوە ئیشەکە فەضیحە، ئیشەکە شتێکی گەورەیە، تاوانێکی زۆر گەورەیە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زەجڕەن ئەمەی کردووە، یعنی بۆ ئەوەی خەڵکی تر دەرسی لێ وەرگرێت کاری لەو جۆرە ئەنجام نەدا. بۆیە ئەگەر هەر کەسێ خۆی بکوژێت طبعاً ئەو کەسە تاوانێکی زۆر زۆر گەوری ئەنجام داوە، بەڵام ئەوە نەبێت لە بازنەی ئیسلام پێی دەرچێ مەگەر ئیلا پێی حەڵال بێت، مەگەر ئیلا پێی حەڵال بێ، والباقی ئەتوانی بڕۆی کفنیکەی نوێژی لەسەرکەی دوعای خێری بۆ بکەی، سەردانی قەبرسانی بکەیت، بڕۆی بۆ لای گۆڕەکەی، هیچ کەشێکی تیان نییە براکەم.